فأروني ماذا خلق الذين من دونه دەنیشانمان بدەن ئەوانەی کە لە غەیری ئەڵڵادا خۆیان بە شتێک دەزانن یان کراون بەشت وەکو بتەکانی زمانی قەدیم کە لەبەر دروست دەکران شکل و شێوەیەکیان بۆ دیاری کرابوو یان بۆی دیاری نەکراوە پێیاندەوت سەنەم ئەو بت و سەنەمانە هەیکەلانە کە نەعوذ بالله خواپەرستیان بۆ دەکرا ئێستا لە سەدەی 21ە لە ساڵی 2025 بڕۆ بۆ سریلانکا بڕۆ بۆ یابان بڕۆ بۆ چین بڕۆ بۆ هندستان بۆ وڵاتانی پێشکەوتووی بواری تەکنەلۆژیا لە بەریتانیا هەیە لە ئەمریکا هەیە پەرزگای تایبەتیان هەیە ئەو بتە زنجیربەند کراوە تەلبەند کراوە نەوەکو یەکێ بچێ بیت زێ و بیشکێنێ و بێڕێزی پێ بکە ئەو هەموو خەڵکە لە ماڵەکەی خۆیدان لە معبەدەکاندا دەیپەرستێ پەنا بەخوای پەروەردگار خوا پەناماندەی ئەو فەزلی ئیسلامی حەق و ڕاستەقینەیە ئەو بەرەکەتی ئەو قورئانەیە کە لەم مانگی ڕەمەزانەدا دابەزیەوە کە ئێمە بتپەرستنین باڵێ خۆشەویستان خوای پەروەردگار سبحانه وتعالى دەفەرمێ ئەوانەی کەوا غەیری ئەڵڵا خەڵک بە شتیان دەزانێ وەکو بتەکان وەکو ئینسانەکان ئەو ئینسانانەی کە پێیان دەوترا شاهەنشا جەلالەتی فڵان ئەوەندە ناو و ناز ناوەی قەبەی دەدرێتێ لە مرۆڤبوونی خۆی دەردەچێ ئەوە بە هەموو سەرکردەیەک بوترا خزمەتکاری گەل و میلەت خزمەتکاری خەڵک و دین و خاک ئەوە سەرکردە ئەوە ناونیشانەکەی بێ سەرکردە خزمەتکاری ئاین خزمەتکاری خەڵک خزمەتکاری خاک و نیشتیمانەکەی بێ نەک ئەو هەموو ناو و ناز ناوە قەبەی کە خەریکە لە مرۆڤ بوونی خۆی وەکو فیرعەون دەیبەنە دەرەوە خوا دەفەرمێ ئەوانە ئەو بتانە ئەو بتابێ گیانانە کە ئەم ئینسانانی دەکرێن بەخوا وەکو بت دەپەرسترێن لە بتیش پیسترن چونکە بتەکە هیچ زیانێکی نییە بە زمانە زیانیشیان هەیە وەکو نەفعیان نییە هەروەها هەموو دەوڵەتانی بەهێز ئەوانی چەکی ئەتۆمی دڵێن دروست دەکەین و ئەوانی چ دەکەن و چ ناکەن ئەوەی کە ئەستێ ساڕوخ دەنێرن بۆ دەرەوەی بۆشایی زەوی و بۆ ئەستێرەکانی تر ئەوانەی کەوا زۆر زانان لە بواری مختبەرات و کیمیایی و فیزیایی و فیزیای نەوەویدا خوا دەفەرمێ فەئەرونی ماذا خەلق الذین من دونه غەیری ئەوەی ئەڵڵا سبحانه وتعالى دروستی کردووە نیشانمان بدەن یەک گشتمان پێ بڵێن ئێوە دروستان کردبێ بەخوا هەموو کیمیاییەکان هەموو زانانی فیزیای نەوەوی بە هەموو بەشەکانی فیزیاوە وەرە پێم بڵێ گرد و گەردیلەیە خانەیە کە غەیری خوا دروستی کردو تۆ شتێکت دروست کردبێ هەر ئەو مادانن ئەڵڵا سبحانه وتعالى دروستی کردوون ئەمانە جارێک کرد لە یەکیان دەدەن و شتی نوێیان لێ دروست دەکەنەوە بنچینەکان هەمووی خوایە وەرە هەر ئەو ئۆکسجینەی کە خوا دروستی کردووە هەر کەسێک زۆر زۆر خۆی بەزانا دەزانێ بەدەسەڵاتدار دەزانێ بە پاشای پاشایان دەزانێت کە نییە ئایا دەتوانێت گازێکمان بۆ بێنێ بۆ هەنەسەدان بشێت جگە لە ئۆکسجین هەروەها گازەکانی تر ناترۆجین و هایدرۆجین و ئەوانی تر کەسێک هەیە بتوانێ لە غەیری ئەڵڵا زیاتر ئەو ئەوەی کە خوا بۆی دروستکردن ئێست و ئەوەکە بڵێ وەڵا من لە شتێکی کە ئاو دروست دەکەم بەخوات نییە کەسێک کە هەیە غەیری ئەڵڵا لە ئاسمانەوە ئەم بارانەمان بە ڕێژەی پێویست بۆ بارێنەیە لە بەفر و لە تەرزە و لە بارانی ڕەحمەت ئایا کەسێکتر هەیە جگە لە خوا خۆرێکمان بۆ دروستکە وزەیەکی ترمان لە خۆر بداتێ بەلی الظالمون فی ضلال مبین ئای ئەوانی کەوا لە خوا غافڵن ئەی ئەو کەسانی کە یادی خوا ناکەن ئەی ئەو کەسانی کەوا بتپەرستن مرۆڤ پەرستن عیلم پەرستن سروشت پەرستن ڕێکەوت پەرستن ئای کە ستەمکارن ئای کە لە گومڕاییەکی ئاشکرادا دەژین بەخوا ئەوە زانا نییە ئیتر دالێکی لە پێشەوەیە پرۆفیسۆری ناوە عیلمی زەڕەی دۆزیوەتەوە نەزانە ستەمی لە نەفسی خۆی کردووە خیامەتی خۆی وێران کردووە بەڵام تۆ کە ئەگەر تەنانەت خوێندەواریش نەبی بەخوا زانای چونکە دەڵێی لا ئیلاهە ئیلا الله لە هەر شتێکا کە دەیبینی لە گەردووندا لە ناخی دڵەوە دڵی سبحان الله الحمد لله الله ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله ئەم زیکری خوای یادی خوای گەورەی ئێمە هەمووی عیلمە هەمووی تێڕامانێکی بەهێزە